أنا بخوای بەخشندەی مهرەبان، درود و سەلام و ڕەحمەتی خوای گەورە بڕزێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم بۆ سەریار و یاوەران و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوای. بەڕێزان، لە بابەتی ئادابەکانی مزگەوت و هەروەها باسکردن لەو جێگانەی کە نوێژکردن تیاندا حرامە یان ناپەسەندە دەکەین کە هێندێکی دیکە لە ئادابەکان کە مابوو باسکەین بریتیە یەکێکی دیکە لەوەی کە لە ناو مزگەوتدا دروست نییە بە هیچ شێوەیەکی دەنگ بەرزکەینەوە بە شێوازێک کە دەنگ بەرزکردنەوەکەمان ببێتە مایەی شاوەشکردن و مەشغوڵکردنی نوێژ خوێنان و هەروەها ببینە مایەی ئەوەی کە نوێژی نوێژ خوێنەکان تێکدەین. تەنانەت ئەگەر قورئان خوێندنیش بێ و خەریکی قورئان خوێندنیش بی دەبێت لە کاتی کە کەسێک لەوێ لە نزیکی تۆ نوێژە دەکا دەنگی قورئان خوێندنەکەت نزم کەیەوە بۆی کەسە نوێژکەرەکە نوێژی لێ تێک نەچێ. ئیبن عومەر دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان هاتە مزگەوت دیتی خەڵک نوێژە دەکا و خەڵکێکیش لەولاوە دەنگی بەرز کردبوویەوە بە قورئان خوێندن. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم إن المصلي يناجي ربه عز وجل، فەرمووی ئەوەی کە خەریکی نوێژەیە گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگاردا دەکا فلينظر بما يناجيه، با بیر کاتەوە و سەیر کا بزانە چۆن قسەی لەگەڵ دەکا. ولا يجهر بعضكم على بعض بالقرآن، ولا قورئان خوێندنەوەشدا هەندێکتان بەسەر هەندێکتاندا دەنگ بەرز مەکەنەوە. و ئەبوو سەعیدی خودری دەفەرمێت جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوت ئیعتیکافی کردبوو مابوویەوە، گوێی لێبوو هێندێک لە سەحابەکان قورئانیان بە دەنگ خوێند، ئەو پەردەی کە لە بەینی خۆی و خەڵکیدا بوو پەردەکەی هەڵدایەوە، فەرمووی ئاگادار بن ئێوە خەریکی گفتوگۆکردنن لەگەڵ خوای پەروەردگار تا هەمووی قورئان دەخوێنێت کەلامی خوا دەخوێنێتەوە و هەم ئەوەی نوێژەش دەکا لەگەڵ خوا گفتوگۆ دەکا. بۆیە فەرمووی فەلا یؤذین بعضکم بعضا، با هەندێکتان ئەزیەت نەدەن و هەندێکتان دەنگتان بەسەر هەندێکتاندا بەرز مەکەنەوە. کەواتە کە چوویە مزگەوت کە خەڵک خەریکی نوێژێ بوو، تەنانەت بۆت نییە قورئانیش بە دەنگ بخوێنی، کە بۆمان نەبێ قورئان بە دەنگ بخوێنین کە کەلامی خوایە و گفتوگۆیە لەگەڵ خوا و مزگەوت ماڵی خوایە، بە هیچ شێوەیەکی بۆمان نییە بە قسەی دیکەی دنیایی دەنگمان بەرزکەینەوە بەسەر ئەو کەسانەدا کە نوێژێ دەکەن و ببینە مایەی ئەوەی کە نوێژ لە خەڵکی تێکدەین. خاڵێکی دیکە بەڵام ئەگەر لە مزگەوتدا کاتی نوێژ نەبوو و هەروەها هیچ کەسێکی تێدا نەبوو خەریکی نوێژکردنێ بێ، لەو کاتەدا وەکو ئیمامی نەوەوی دەفەرمێت دروستە قسەی ئاسایی و طەبیعیش نەک هەر قورئان خوێندن لە ناو مزگەوتدا بکرێ. تەنانەت هەندێک لە گاڵتە و گەپ و یاریش ئەگەر شتی حەڵاڵ و مباح و ڕێگە پێدراو بن دروستە لە ناو مزگەوت تێدا بیکەی، بەڵام بەو مەرجەی نوێژی نوێژ خوێنان لە ناو مزگەوت تێدا تێک نەدەی. جابری کوڕی سومرە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عادەتی وا بوو دوای نوێژی بەیانی لە مزگەوت دەمایەوە تا ئەو کاتەی خۆر هەڵدەهات، کە خۆر هەڵدەهات تەمەن دوو ڕەکەعات سوننەتی دەکرد. ئەوجار دەفەرمێت زۆر جار لە مزگەوت دادەنیشتین قسەمان دەکردن و زۆر جار قسە و باسی سەردەمی نەفامیمان بۆ یەکتری دەگێڕایەوە و هێندێک جار زەردە و پێکەنینشمان دەهاتێ. کەواتە قسەکردن لە ناو مزگەوتدا ئەگەر وەکو گوتم قسەکان حەڵاڵ بن و هەروەها هیچ کەسێکی لێ نەبێ خەریکی نوێژکردن بێ نوێژی لێ تێکدەی، یان خەریکی قورئان خوێندن نەبن قورئان خوێندنیان لێ تێکدەی، قسەکردنی ئاسایی و مباح لە ناو مزگەوتێدا ڕێگە پێدراوە و ئاساییە. خاڵێکی دیکە خواردن لە ناو مزگەوتێدا و نووستن لە مزگەوتیش ئەوانەش بە هەمان شێوە حەڵاڵن. خواردنەوە و هەروەها خەوتن،
چونکە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم خەڵکێکە بوون پێیان دەگوت کە ئەهلی سوفا ئەوانە بەردەوام لە مزگەوت دەمانەوە خواردنیان خواردنەوەیان خەوتنیان لە مزگەوت بوو و هیچ ڕێگریەکیشمان نییە بە پێچەوانەوە دەیان فەرمودەمان هەیە کە سەحابەکان دەیگێڕنەوە دەڵێن ئێمە لە مزگەوت خواردومانەتەوە بە ئامادەیی و بە ئاگاداری پێغەمبەری صلی الله عليه وسلم تەنانەت خەڵک خواردنی بۆ ئەهلی سوفە هێناوە و لەناو مزگەوتیشدا خەوتووین تەوەن هیچ کەڕاهەیەتێکیش و هیچ ناپەسەندیەکیش لە خواردن و خواردنەوە و خەوتن لە مزگەوتێدا نییە تەوان بەو مەرجەی خواردن و خواردنەوەکە و هەروەها خەوتنەکە نەبێتە مایەی ڕێگریکردن لە ئیشە ئەسڵەکە ئیشە گرنگەکە کە بریتێ لە نوێژ و جەماعەت و ئەوانە و وەکو پێشتریش گوتمان تەوان بە مەرجی پاراستنی پاک و خاوێنی مزگەوتیش. خاڵێکی دیکە لە ئاداب و سونەتەکانی مزگەوت عولەما دەفەرمون مەکروه و ناپەسندە و کاتێکی ئینسان دەچێتە مزگەوت و خەریکی ئامادەباشی و چاوەڕوانیکردنی نوێژە ناپەسندە دەستی ئاوا بخاتە ناو دەستی خۆی و اینجا پەنجەی بتەقێنە یان خۆی بەوانەوە مەشغوڵکە چونکە لەو کاتەدا تەوان حەدیثمان هەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر یەکێکتان دەستنوێژی هەڵگرت بە جوانترین دەستنوێژ پاشان بەنیەتی یعنی بەرەو مزگەوت بەڕێکەوت فەرمووی با پەنجەکانی نەخاتە ناو یەکتر چونکە وەکو ئەوەی وایە کەسەکە لە نوێژدا بێ. معلومە لە ناو نوێژەدا چۆن ناپەسندە و مەکروهە ئینسان دەستی بخاتە ناو دەستی خۆی بەوانەوە مەشغوڵکە بە هەمان شێوەش ئەو کاتێک کە دەستنوێژت هەڵگرتووە و چاوەڕێی نوێژ دەکەی ئەوەی نەکەی باشە. حەدیثی کەمان هەیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر یەکێکتان چوویە مزگەوت با دەستی نەخاتە ناو دەستی پەنجەکانی نەخاتە ناو یەکتری چونکە پەنجە خستنە ناو یەکتری لە شەیتانەوەیە و پاشانیش ئێوە وەکو ئەوەی وایە لە ناو نوێژدا بن مادام لە ناو مزگەوتێدا ماونەتەوە هەتا دەگەنەوە ماڵێ بۆیە لەو حاڵەتێک ئینسان بەرەو مزگەوتێ دەچێت و ئەوەندەی لە مزگەوتێ دەمێنێتەوە و بەرەو ماڵ دێتەوە ئەگەر خۆی لەو پەنجە خستنە ناو یەکتری و پەنجە تەقاندن و ئەوانە بپارێزێ کارێکی باش و کارێکی چاکە. یەکێکی دیکە لە بابەتەکان کە لە ناو مزگەوتێدا زۆر جار قسە و باسی لەسەر دەکرێت ئایا نوێژکردن لە بینی پایە و کۆڵەکەکاندا دروستە یا دروست نییە بێگومان تەوان بۆ ئیمام یعنی ئەگەر ئیمام بچێتە نێوانی دوو کۆڵەکە ڕاوەستێت و مەئمومەکان لە پشتیەوە بن هیچ ئیشکالێکی تێدا نییە. پاشان ئەگەر بەتەنێ نوێژی خۆت بکەیت لەو حاڵەتەشدا لە بینی دوو پایەدا ڕاوەستابی نوێژ بکەین ئەوەش هیچ ئیشکال و گومانێکی تێدا نییە. بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر کەوتیە یعنی مەئموم بووی و کەوتیە ڕێزەکانەوە ئەگەر لە مزگەوتەکەدا پایەی تێدا بن و پایەکە ببنە هۆکاری لەتکردنی ڕیزەکان لەو حاڵەتەیدا ئەگەر مەجال هەبێت و مزگەوتەکە فەڕاح بێت و فراوان بێت ڕیزەکان لە ئاستی پایەکاندا نەبن یعنی پایەکە نەکەونە ناو ڕیزەکانەوە باشە بۆی موسڵمانان هەمویان بەیەکەوە نوێژخوێنەکان هەمویان بەیەکەوە قاچیان بکاتە قاچی یەکتری شانیان بکاتە شانی یەکتری. ئەوە لە حاڵەتێکدا ئەگەر لە حاڵەتێک کە جێگا هەبێ و بە ئەنقەس بچین ئەوێ بکەین بەسەر ئەو کاتە مەکروهە ئەویش نەک جایز نەبێت و ڕێگە پێدراو نەبێت. بابەتێکی دیکە هەر سەبارەت بە نوێژ ئەو شوێنانەی کە نوێژکردن تیاندا حرامە یا مەکروهە. ئەو شوێنانەی کە نوێژکردن تیاندا مەکروهە یان حرامە کامانن؟ یەکەمیان نوێژکردن لە ناو قەبرستان و لەسەر گۆڕ ڕێگە پێدراو نییە و دروست نییە. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت لعن الله اليهود والنصارى اتخذوا قبور أنبيائهم مساجد. لعنەتی خوا لە یەهودی و نەسرانیەکان بێ چونکە گۆڕی پێغەمبەرانیان دەکردە
مزگەوت شوێنی نوێش لە فەرموودەیەکێ دەفەرمێت لا تصلوا إلى القبور ولا تجلسوا عليها ڕوو بە گۆڕ نوێژ مەکە و هەروەها لەسەر گۆڕیش دامەنیشە و هەروەها حەدیثی کەمان زۆرن بەڵام لە هەموو حاڵەتێکیدا ئەگەر ممکن بێت و جائز بێ یعنی مەجالی تێدا بێ لەو شوێنانەی کە بە گۆڕستان حسابن و شوێنەکە گۆڕستانە و بە گۆڕستان حسابە و قەبری لێن و گۆڕی لێنە نوێژی لەسەر نەکەی بەڵام ئایا ئەگەر نوێژت کرد نوێژەکە دروستە یا دروست نییە بێگومان تەبەن هەموو عولەما دەفەرمون نوێژەکە سەحیحە بەڵام مەکروهە و مەکروهیەتیەکەشی لەو حاڵەتەیدا کە گۆڕەکە لە لای قیبلە دەبێ ئەگەر مسیە تەنیشتی قەبرستانەکەی یان بچیە پێشی قەبرستانەکەی و قەبرەکان بکەونە پشتەوە ئەو کاتە هیچ کەڕاهیەتێک و ناپەسەندیەکی تێدا نییە کەواتە هەتا بۆمان دەکرێت و بۆمان ممکن دەبێت لەسەر قەبرستانەکان نوێژ نەکەین بەڵام ئەگەر کەسێکیش نوێژی کرد بێگومان تەوان نوێژەکەی دروستە ئەو پەڕی بە ئەندازەی کەمتر خەمیەکەی ئەگەر گوناهی بگاتێ و ئەگەریش مەجالی تێدا بۆ بچێتە پێش گۆڕەکە یعنی گۆڕەکە بکەوێتە لای پشتی و لە لای قیبلەی نەبێ ئەو کاتە ئیشکالێکی تێدا نامێنێ خاڵێکی دیکە تەوان کەنیسە و پەرستگای جوولەکە و مەسیحیەکان هەتا بکرێت و ممکن بێ نوێژی تێدا نەکرێ نوێژی تێدا ناپەسەندە ئەگەر نا لە سەردەمی ئیمامی عومەردا و ئیمامی عومەر بۆ خۆی چۆتە هێندێک شوێن و هێندێک جێگای خاوێن و پاکی دەست نەکەوتەوە جگەل لە معبەد و پەرستگای مەسیحیەکان یای جوولەکەکان چووە لە ناو ئەوێدا نوێژی کردووە کەواتە نوێژکردن لە کەنیسە و پەرستگای جوولەکەکانیشدا وەکو جائیزە بەڵام مەکروهە و ناپەسەندە و ئەگەر مەجالت هەبێ لەو شوێنانەدا نوێژ ناکەی یەکێکی دیکە یان چەند شوێنێکی دیکە کە نوێژکردن تیاندا دروست نییە بریتە لەوەی لە نوێژ لەسەر زبڵدان نوێژ لەسەر لەو شوێنەی کە سەربڕخانە و هەروەها لە ڕێگای خەڵکی ئەوەی کە هەموو خەڵک پێدا تێدەپەڕێت و هەروەها ئەو شوێنانەی کە وشتر تێدا مۆڵ دەبن و قشپل و ڕێک و میزی تێدا دەکەن حەمام شوێنی خۆشوتن و هەروەها لەسەر کەعبەی ئەو شوێنێکی خەڵک بە دەوریدا دەسوڕێتەوە لەسەر خودی کەعبەی قیبلەی نوێژکردن مەکروهە و ناپەسەندە ئەویش هەمویان مەکروهن ناپەسەندن چونکە ئەوانە هێندێکیان نەک هێندێکیان زۆرینیان پیسن و پێغەمبەری صلی الله عليه وسلم نهی کردووە ابن عمر دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی کردووە لە حەوت شوێن نوێژ بکەین في المزبلة زبڵدان والمزجرة لەسەر برخانە والمقبرة قبرستان وقارعة الطريق ڕێگا وفي الحمام حمام وفي أعطان الإبل أو شوێنەی وشتری لێ مۆڵ دەبن طبعا بە قیاسی ئەوان دەکرێت و شوێنی مۆڵبوونی بزن و مەڕ و ئەوەی کە ڕێخ و قشپل و شتی لێیە وفوق ظهر بيت الله لەسەروی مزگەوتی حرامیشەوە کە عولەما دەفەرمون ئەوانە ئەگەر لەسەر خودی زبڵدانەکەی دیکەی شوێنەکە پیس بێت طبعا هەر حرامە و دروست نییە بەڵام ئەگەر زبڵدانت لە نزیک بێت طبعا ئەو کاتەش ئەگەر بتوانی دوورکەویەوە چاکترە ئەگەر نا تەنها لە خودی زبڵدانەکەی نوێژ دروست نییە کە پیسە ئەگەر هیچ چارەیەکت هەبێ بچێتە نیشتەکەی و قەراقەکەی یان ئەگەر لێوانی خۆت و سەربڵخانەکەی یا شوێنە پیسەکەیە حائیل و پەردەیەکە بوو ئەو کاتەش ئیشکالێک و گومانێکی تێدا نامێنێتەوە ئەو شوێنانە وەکو گوتمان ناپەسەندە مەکروهە ئینسان نوێژیان تێدا بکە بەڵام ئەگەر چارت نەبوو و دەسەڵاتت نەبوو تەنها ئەو شوێنانت دەست دەکەوتن بۆی نوێژیان تێدا بکەیت بێگومان نوێژەکەت هەر دروستە چونکە لە هەموو حاڵەتێکیدا ئینسان لە هەر جێگایەک بێت و لە هەر بارودۆخێکدا بێت دەبێت نوێژەکەی هەر بکە بەڵام کەڕاهیەتی هەیە لەو جێگانەدا نوێژ بکەین جا ئەو هەروەها
بيت الله طبعا سر بيتي سر كعبي قبلي خدي مالك أو پەردەڕەشەکەی پێوەیە لەسەر وێش طبعا وێش وەکو دروستی هەر دروستە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی خۆی ئامۆژگاری کردوویت کە لە تەنیشتی سەحابەکانی لە تەنیشتی بەیتەکە ڕوو بە بەیتەکە نوێژە بکەن نەک لەسەر خودی بەیتەکەی نوێژە بکەن ئەگەر کەسێکیش لەوێ نوێژی کرد بەبێ گومانی هەر دروستە جا ئەوانە هەم لەبەر ئەوەی احتیمالی پیسیان هەیە و هەمیش بەتایبەتی ڕێگا ئەو شوێنەی خەڵک زۆر پێیدا دێت و دەچێت لە ماڵی خۆشدا جاری وایە ئەو شوێنەی کە دەزانی بەردەوام خەڵک پێی دێت و دەڕوە مەشغوڵت دەکات و سەرقاڵت دەکات لەو حاڵەتەیدا چی لە شوێنێکی بەتەنیایی نوێژە بکەیت بەبێ گومانی باشترە و چاکترە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين